مێتۆدێکی تر کە ئێستا پێتانە ناسێنین هەر بۆ ئینتپۆلیشن نیوتن دیڤایدد دیفرەنس ئینتەرپۆلیشنت مەشاکەن ئەمە ئەم مێتۆدەی شەرۆک مێتۆدەکەی پێشووە تەنها ئێمە پێویستە بڵین پۆلۆنۆمیالە بدۆزینەوە هەروەکو ئەو بەڵام تۆزێ جیاواز لێرا تۆ کۆمەڵە داتات هەیە ینی x1 لە x0 تا xn ئینی زائد یەک xت هەیە طبعا fx1 شت هەیە fx0 شت هەیە fx1 شت هەیە fx2 شت هەیە تا fxn ولێرا شتێکە هەیە ئەویشەوەیە مەودەی نێوانی ئێکسەکان لەوانەیە یەکسان نەبێ مەسەلەن ئەوەی لە پێشوە ئەوەی مثالانی کەلاکڕێژە حەلمان کرد هەموویان لەگەڵەکە یەکسان بوون ینی مەسەلەن بینی x0 و x1 بەقەدەر بینی x1 و x2 بوو بەقەدەر بینی x2 و x3 بوو هەروە بەڵام لێرە وانە مەسەلەن لە بینی x0 و x1 گەر مەسەلەن یەک بێ لەوانەیە بینی x1 و x2 مەسەلەن 4 بێ نموداکە فەرقیە تۆ لە کۆتەیە پێویستە ئەم پۆلۆنۆمیالە بدۆزیتەوە پۆلۆنۆمیالەت ماشاکەن کۆنستانتێکە b1 کەڕەتی x - x0 b2 کەڕەتی x - x0 کەڕەتی x - x1 یعنی هەموو جارێ یەک دانیکە لێ کەڕەتەکرێ یعنی بۆ حیسابە بێ ڕستی دوایە کاتێ b3 x - x0 x - x1 x - x2 و هەروە بڕۆ ئەتا کۆتەی bn ئەکاتە x - x0 x - x1 x - x(-1) لێرە b0 b1 b2 bn ئەبێ بدۆزینەوە چی؟ طبعا بە دوو خاڵ دەست پێ بکەنی وای دابنین تەنها تۆ دوو خاڵەت هەیە x0 y0 تێ x1 و y1 هەیە ئەمانەوێت b0 b1 بدۆزینەوە y0 ئەکاتە f(x0) y1 ئەکاتە f(x1) چۆنە دۆزرێتەوە لێرە n یەکە لێرە کە لێرە nمان هەیە لێرە n یەکسانە بە یەک سفر و یەک هەیە کەوا بوو n یەکسانە بە یەک دەی ئەوە دانین مەسەلەن x0 دانین لەو لەم هاوکێشە x0 دانین لێرە باشە y0 مانە ئەدۆزینەوە ئەمجار x1 دانین y1 ئەدۆزینەوە مەژەکە بەسم دوو ڕستامێنەوە باقی هەموو ڕستەکانی تر ئەبێ بە سفر چونکە هەموویان ئەو ڕستانی تر هیچیان نین هەموو ڕستەکانی تر ئەبێ بە سفر بەس ئەم دوو ڕستە ئەمێنێتەوە ئۆتۆماتیکی خۆی هەرم دوو ڕستە ئەمێنێتەوە بەم شێوازە f1x ئەکاتە b0 b1 x - x0 f1x0 یەکسانە بێ بەچی b0 b1 x0 - x0 و f1x1 ئەکاتە b0 plus b1 x1 - x0 ئەم دوودانەتە ئەم دوو هاوکێشت هەیە طبعا ئەما کاتە سفر کەوا بوو f1x0 یەکسانە بە b0 کەوا بوو b0 من دۆزیەوە بۆ هەموو بەڵین نیوتن دیڤایدد دیفرەنسەکان هەمووی وایە کە b0 یەکسانە بە f1 x0 ئەوە هەبووت باقیەکەی ئەوە بۆ هەمویان وایە b1 شەکاتە چی f1x یەک - f1 x0 x1 - x0 ئەنی تۆ بۆ b1 ئەم b0 بێنە لێرا دای بنێ f1 ینی b1 بدۆزەوە سێکە شکلی دیفرەنسیەلی هەیە شکلی داتاشراوی هەیە ئەژەن ناوەکەی هەر بۆ خاتری وەلێرەوە هاتوو ئۆکەی ئێستا گەر سیانت هەبێ ینی x0 y0 x1 y1 x2 y2 تۆ b0 b0 b1ت هەیە باشە ئەستا بێ b2 بدۆزینەوە f2x ئەکاتە ئەم هاوکێشە b0 x-0 b2 ڕستەکانی ترمان نییە هەرم سێ ڕستەمان هەیە چونکە x0 هەیە لەگەڵ x1 وایە لەگەڵ x2 تۆ لێرە ئەم لە پێشوە هەرم دوانەت هەبوو لێرە چونکە تێتر لێرە سیانە بەسەوەیان یەکەمە بوو بە b0مان بۆ هەمووی b0ە هەر سێکانە سێدانەکەمان داناوە لە جێتی x0 f2 x0 دانی باشە لە جێتی x0 کان لە جێتی x-ەکان x0 دانین ئەم ڕستایە بە سفر ئەم ڕستێشە بێ بە سفر تەبعوتمان b0 کاتە f2 x0 لێرەشە دۆزیمانەوە f2 x1 شەکاتە چی ئێستەکانێ b0 مان هەیە لێرە ئەمەش دانین x1 دانین بۆ ئەمەش f2 مان هەیە بەڵێ f2 x2 لێرە x2 دانین f2 ئەدۆزینەوە ئەنی بۆ ئەمەیان x0 دانین f2 x0 مان هەیە بۆ ئێرە
x1 دانين f2 x1 من هيا بو أميان x2 تانين f2 x2 من هيا أما طبعا b0 أكاتا أقرأ محلكين b0 أكاتا أما b1 أكاتا أما p2 شكاتا أما باشاكل و b0 b1 p2 كوافسية إني كيمان دوزي وبشي واسا بعام أما يتر أما متودكية يعني بلين b0 أكاتا بشوازة جيكا بينوسين ها b0 أكاتا f بلين بمشوازة كوانا x0 b1 أما fx يك fx0 أما أواينوسين fx يك x2 أواينوسين p2 أكاتا أواينوسين چندانی واری بریتیا x1 x2 x0 x1 x2 ويا يعني أمان x1 x عفوا ما بكورم x1 ما x0 x1 بحالا نسيما x0 x1 أما x0 x1 x2 x8 اوكي برستا كاني تر x0 مش x أما x0 x1 x2 xc x c افكي ما لا بجي اشتوا ما كانت اكس ما شبه وان برحال اما ترى اخوان تواني تشاكين تماشاكل لا بواضح ديالها اف اكس 1 كاتا اف اكس 1 اف اكس 1 دو كاتا بمشي وزن سمح لعبها fx1 أبو شوازان وسين fx1 x2 بمشوازين وسين fx1 x2 xc بمشوازان وسين بمشوازين يعني برين اللي هو fx1 fx1 x2 قد fx يك minus x2 دابش x يك minus x2 بمشوازين fx يك x2 xc x أمدوانيان سرتا أمدواني تريان fx يك x2 minus fx2 xc برنجاكي كيو يعني اللي يكويتا سي ما عليه لا يكويتا سي اوكي وامشي وازا اوان تريشر بوشي وازا اما سي عفوا اود ودنيا او سي اما ايش اكس 1 وتا ان يسا سيدي يرب كين يعني اقرب ما نبي بلين B0 B1 B2 B3 بدوزينوا شيء سركن سرتا يقرز من هيا x0 x1 xc x2 xc x1 xpage باشا و fx ايش معناها fx1 fx2 fx تا fx page ابي first divided difference بدوزينوا second divided difference بدوزينوا والثird divided difference fourth divided difference fifth تا هرچنه داتا معنی ملرا پنج من هيا پنج دانه آروید ماشا کم یک اما دوان اما سیان دانه یکی دو اما دو یک شی هيا یک شی هيا لولا ترو پنج دانه آروید
ئەبێ first divided difference بدۆزینەوە second divided difference second divided difference بدۆزینەوە third divided difference بدۆزینەوە هاكذا فێرستەکەی کامەیە x0 fx0 x1 fx1 fx0 x1 ئەکاتە چی ئەکاتە ئەمەیان فێرستەکەی ئەکاتە fx1 minus fx0 x1 minus x0 ئەمجا بۆم دوانەی تریش هەمان شتەکەین بۆ ئەم دوانەی تریش هەمان شتەکەین بۆ ئەم دوانەی تریش هەمان شتەکەین بۆ ئەم دوانەی تریش هەمان شتەکەین ئەوە شێوازە ئێتر ئەوە تێگەیشتن چۆن حەسێ بکرێ ئەمجا دێنین بۆ دوو هەمدا ناکەین یعنی سکند ئەمە و ئەمە لە یەک دەرە هەر بە مێتۆدا ڕۆین فی x1 x0 x1 x2 ئەکاتە فی x1 x2 minus فی x0 x1 x1 x2 minus فی x0 ینی ئەمەیان minus ئەمەیان باشە ئەوەتە دابەشی لە کوێوە تا کوێیە هەر لە x2ەیە هەتا x0 ئەمجا بۆ ئەم دوانەی تریش ئەم دوانە لە یەک دەرەکەین لە کوێوە تا بەشی لە کوێ تا کوێیەکەین تا کوێ هاتووە ئەگەر سەرنج بدەن x1 و x3ەیە کەوا بوو x1 3 minus x1 ئەمی تریش هەر بەو شێوازە ئەم دوانە لە یەک دەرەکەین لە سەرەوە دایانین لە ژێرە لە کوێوە تا کوێیە کە دیقەت بن x2 تا x4 x4 minus x2 و هەروەها ئەوی تریشیان x3 تا x5 و ئەمە بوو بەچی ئەمە لێرا تۆ بڵین پێنجت هەیە بوو بە 6 هەیە ئین پێنجە کەوا بوو 6 هەیە بوو بە 5 ئەمجا بوو بە 4 ئێستاکانێ سرد ئەبێ بە سێدانت مەشاکەن ئەمەیان ئەمە لەمە دەرەکەین لە سەرادایانی ژێرەکەی لە کوێوە تا کوێڕوە ئەگەر دیقەتکەن لە کۆتاییە x3ەیە لەسەرەوە x0ەیە x3 minus x0 ئەمجار ئەمە و ئەمە لە یەک دەرەکەی لە سەرادایانی بەس ناوێنین چی x1 x2 x3 x4 ئەمەیان x0 x1 x2 x4 x0 x1 x2 x1 x2 x3 کەوا بوو x1 هاو بەش یەک جارێ نووسین ئەەکەینەوە ئەوت باشە ئەمی تریشە بۆ شێوازە ڕەنجەکەی لە کوێوەیە تا کوێ لە ئەم دوانە لێک دەرەکەین ڕەنجەکەی لە x4ەوەی هەتا x4ەوەی هەتا x1 پێم وابێ x1 ئەمجار ئەم دوانەی تر دەرەکەین ئەبێ بەمە و هەروەها ئەڕۆینە پێشەوە ئێستا ئەگەر بێنین بە زمانێکی بە وازەحتر پیشانتان بم ئاوەتا fx0 fx0 x1 تەیاتێ fx0 x1 fx0 x1 x2 تەیاتێ fx0 x1 x2 و fx1 و x2 x3 تەیاتێ fx0 x1 x2 x3 تەیاتێ ئەم دوانە چی تەیاتێ fx0 x1 x2 x3 x4 تەیاتێ ئەم دوانە چی تەیاتێ ئەمە تەیاتێ ئەمە b0ە ئەوە b1ە ئەوە b2ە ئەوە b3ە ئەوە b4ە ئەوە b5ە یعنی ئالەم هاوکێشەیە b0 ئەوە دانین b1 ئەوە دانین b2 ئەوە دانین b3 ئەوە دانێ b4 ئەوە دانێ b5 ئەمانەی تر هیچ بەڵام ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر دانانی ماهێت باشەکە ئەمە کاریگەری سەر دانانیەوە هەیە ئەمە کاریگەری سەر ژمارەوە هەیە هەنی هەمویان لە کۆتەیە ژمە بەس ئێمە لە کۆتەیە بێ ئەمانە بدۆزینەوە ئەم ینی b0 b1 b2 b3 b4 b5 خەتەکەشم بۆ کێشاوە ئەمەمانە دۆزینەوە ئێستا بە میسالێ ئەمە حالکەین چی بدۆزەوە ئەڵێ construct the Newton divided difference table for generating Newton interpolation polynomial with the following data و داتاکانمانە داتاکانمان سفرە یەکە دووە سێیە چوارە باشە یەکزانیشون کێشەمان نییە ئەمەتر چێنەکە وایەکانی چێنەکە سفرە یەکە هەشتا 27 64 ئۆکەی دین چیەکەین دین بە پێی ئەم فۆرمولانەی کە لێرە هەیە ئەم جەدوەلە بیناکەین ئەوە ئکسەکانمانە ئای بژاردنەکەیە ئکسەکانمان سفر و سفر یەک و یەک دوو هەشت سێ 27 و 4 64 ئێستاکانێ ئەم دوانە لە یەک دەرەکەین یعنی یەک
لصفر دەرەکەین دابەشی ئەمە یەکەین 1 ماینە صفر 1 ماینە کەتی 1 ئێستا بۆ دوو هەمدانە ئەمە لەمە دەرەکەین ینی ئەمە لەمە دەرەکەن ناساسا دابەشی ئەمە ناقص ئەماوەتە 8 ماینە کاتەوە ئەو جار ئەمە لەمە دەرەکەین ئەوە لەوە دەرەکەین ئەکاتە ئەوە ئەدار ئەمە لەمە دەرەکەین ئەوە لەوە دەرەکەین ئەکاتە ئەمە وانە ئێستا قۆناغی دواتر ینی ئەمە فێرست ئۆردەر دیفرنس دووەمەکەیان دووەمەکان چۆن دۆزۆ ئەبێ ئەمە لەمە دەرکەین باشە ئەمە لەمە دەرەکەین ئەوەتە 7 ماینە یەک ئەی لەکوێوە بۆ کوێیە لەکوێوە بۆ کوێیە باشەکە ئەمە سفرە ئەمە یەکە ئەمە دووە هات هەرسێکیان هەیە کابوو لە دووەیە بۆ سفر کاتە چەند کاتە سێ ئێستا ئەم دوانە لە یەک دەرەکەین 19 ماینەس حوت دابەشی چەند لەکوێوەیە ئەمەیان ئەمەیان سێ هەمدانەیە ئای سفر 1 2 3 تا سێ هەیە بەس لە سێوە تا کوێ هەیە تا یەک هەیە سێ ماینەس یەک ئەمە تا ژمارە یەک ئەمە سێ ئەو تا سێ ئەکسی سێ ماینەس ئەکسی یەک کردی شەش دوایی ئەمە لەمە دەرەکەین ئەوتە 37 ماینەس 19 ژێرەوە لە کوێوەیە بۆ کوێ لە چوارەوە هەیە هەتا ئەمەیان ئەمە هینە ینی لە ئەکس چوارەوە هەتا ئەکس دوو ئەوت لێرە 4 ماینەس دوو وایە ئەمە نامبێرەکەیەتی ئەمەش بڕەکەیەتی 4 ماینەس دوو کاتە 4 ماینەس دوو کاتە 9 وایە ئێستا ئەم دوو دانێتمەوە ئەم دوانە لە یەک دەرەکەین دووبارە 6 ماینەس سێ سێ ماینەس سفر بۆ سێ ماشاکە ئەمە چەند چیوتی شمولیەکە ئەها ئینی سێ هەتا ئینی سفر دێتە ئێرە سیرکە بەس ئەمەی تر ئینی چوار هەتا ئینی یەکی تێدێ ئینی سفر نایەتە ئێرە ئەم دوانە لە یەک دەرەکەین داوە ئەکاتە 1 ماینەس 1 4 ماینەس سفر ئەکاتە سفر و ئەمە ئێستەکانێ ئەمەمان ئەی سفرە ئەمەیان بڵێن بی سفرە ئەمە بیوەنە ئەمە بیتووە ئەمە بیسەیە ئەوە بیفۆڕە بی سفر بیوەن بیتو تا بیفۆڕ هەڵەگرین ئفەکەیە کاتە چەند ئفۆڕ ئێکس کاتە سفر بی سفر خۆی دایەنینەوە بیوەن یەک کەڕەتی ئکس ماینەس سفر بیتو هەر ئەمە بیوان ئەفۆمە دووجە ئەمەیان سفر یەک ئەمە سێ ئەوە زیادە نووسیمە سفر ئەکاتە ئەمەیانە کاتە سێ کەڕەتی بینوسمەوە ئەمە کاتە سفرەکەی ئەوە یەکەکەی ئەمە سێە کەڕەتی ئکسی ماینەس سفر ئکسی ماینەس یەک ئەمەیان زیادەیە وەلای بەم ئۆکەی دوای ئەوە کاتە چی ئەکاتە یەک کەڕەتی ئکسی ماینەس دوو تا دوو دێ ئکسی ماینەس سفر تا ئکسی دوو دێ ئەمەیان زیادەیە وەلای بەم ئەمە چەند کە سفرەکە هەرچێ بێ کرد خۆیەتی ئێستا ئەمە ئێتر تۆ ئەمە هاوکێشەکەتە باوەشە لابم ئەم هینە بە غەڵەت دروستنەکە خۆی تا سێ بەس ئەمە هەر سفرەکە خۆی دووری لە مۆزوعەکەی ئێمانیە باجارێکی کە تێستیکەینەوە بیزیرۆ بیوان تەواوە بیسری تەواوە بیفۆر صفر یەک دوو بیسر بیزیرۆ بیوان بیتوو بیسری بیفۆر پێشدا ناکە سفر و یەک و دوو سێ و چوار و پێنج ئێستا با نمونەیەکی کە بێنینەوە ئەوە هاوکێشەکەیەتی تاوانەکانێت و هەر ژمارەیەکە بێ لە بینی ئەمانە مەسەن یەکونی و نییە باشە یەکەونی و لێرا دانێ بێتۆسیتەوە تقریبی بەڵام ئێتر ئەمە مێتۆدێکی باشە مثالێکی تر ئەمەیە کۆمپیوت حەسێبیکە ئفی 0.3 فۆرزە داتا بۆم داتانە حەسێبیکە یەکس چیە سفرە یەکە سێیە چوارە حوتە یەکسانیش نین یەکسەکەمان سەرەتا سفرە ئەمجا یەکە یەک مۆدیان یەکە وەڵام مەودای بێ بە دوو
لێرا مەودا بێ بە یەک جارێکی کە لێرا مەودا بێ بە سێ ژمارەکانیشان چەندەکە یەک کە سێ 1920 ئەمانەوێ FO.3 بدۆزینەوە ینی ژمارەیەکە لێرە کە تابانە بێ بکەوێتە بینی یەک و سێ بڕەکەی زانێکین چەندێکە دووبارە هەروەکو ئەوەکەی پێشوو دین چیەکەن دین جەدوەلەکەمان بیناکەن سیرکەن 0 و 1 و 3 و 4 و 7 بەرامبەرەکان چەندەکە 850 129 49 3 1 ئێستا سەرەتام دوانێت لە یەک دەرەکەین سێ لە یەک دەرکە کاتە چەند کاتە دوو مەوداکەیان چەندێکە یەکە سفرە وایە ئەوە سفرەوەیان یەکە کاتە یەک دوو دابشێ کاتە دوو ئەمە یەکێکە ئەمدا دێنین چێکەین ئەم دوانە لە یەک دەرەکەین 49 سێ دابشی مەوداکان چەندێکە سێ ماینەس یەک کاتە دوو کاتە 20 سێ کاتە 46 کاتە 23 ئەم دەر ئەمەی تریان کاتە هەشتا دوانە لە یەک دەرەکەم دوانە لە یەک دەرەکەین کاتە 228 قۆناغی دوایی ئەم دوانەی کە لە یەک دەرەکەین ئەمە و ئەمە 23 عفوان 23 ها هەشتێک تێتان تێک نەچێت 23 ماینەس سێ دابەشی چەندێکە ئەمە لە سفرەوە تا سێ دەرگیرە یعنی بڵێن ئەمە ئاینی بڵێن x0 x1 x2 ینی لە x2 تا x0 دەرگیرە ینی بڕی x2 چەندێکە سێ ماینەس سفر ئەوە تا 23 ماینەس دوو و دەرەوە دوو بوو کاتێ 20 دابێت کاتە حوت ئەم دارم دوانە لە یەک دەرەکەین باشە ئەم دوانە لە یەک دەرەکەین کاتە هەشتا ماینەس 23 بەرام لە کۆ تا کۆ لەگەڵ لەسەری دەرگیرە تماشاکەین لە دابەشی سێ کراوە لە چوارەوە هەتا یەک لەسەری دەرگیرە تایە ئەنی بڵێن لە ئێکس سێوە هەتا ئێکس دوو لەگەڵ یا دەرگیرە لەگەڵ مۆزوعهای کاتە 90 ئەمدار ئەمە تریشان هەر بۆ شێوازە حەسیە بەکەین ئەم دوانش لە یەک دەرەکەین ئەکاتە 228 ماینەس 8 دابەشی سی ئەکاتە 37 وایە ئەکاتە 37 و ئەمیش ئەکاتە چی لە ئێکس چوارەوە تا ئێکس دوو لەگەڵ یا بڵێن لە بەڵێ لە ئەمەیان لە ئەم دوانەکە لە یەک دەرکەین لە لێرەوەنی لە ئێکس چوارەوە هەتا ئێکس دوو لەگەڵ یا دەرگیرە ینی بڵێن ئێکس چوار ئەمە ئێکس سفر ئێکس دوو ئەوە ئێکس سفر ئێکس یەک ئێکس دوو ئێکس سێ ئێکس چوار ینی لە حەوت ماینەس یەک حەوت ماینەس یەک ئەکاتە 6 و نەتیجەکە ئەکاتە سێ کەوا بوو ئێستەکانی ئەمە چیمان هەیە ئەپەن 238 ماینەس 8 دابەشی سێ ئەمە لە ئێکس چوارەوە تا ئێکس دوو لەگەڵ یا دەرگیرە ئێکس چوار تا ئێکس دوو ئێکس دوو سێیە ئێکس چوار ئەمەیانە ئێکس سێ تا ئێکس سێ لەگەڵ یا دەرگیرە ئێکس سێ لەگەڵ یا دەرگیرە حەوت ماینەس چوارە کاتە سێ حەوت ماینەس چوارە کاتە سێ کاتە 228 ماینەس 8 کاتە 37 نەتیجە کاتە 37 یا ئەمە چوارە پێم وابێ زانێکی لە کێوتە کێ لەگەڵ یا دەرگیرە ئێکس ئەمان ئێکس چوار کە بەڵێمان ئێکس چوار ئەوەیش ئێکس دوو ئەمە ئێکس سفر ئێکس یەک ئێکس دوو حەوت ماینەس چوار ئەکاتە حەوت ماینەس چوار ئەکاتە حەوت ماینەس سێ کاتە چوار کاتە چوار نەتیجەکە 37ەکە بەرحاڵەوە ئۆتان تێستیکەم زانێکە من هەڵێکم نەکردووە نەتیجەکە 37ەکە ئێستەکانە مەرحەلەی دوایی ئەم دوانە لە یەک دەرەکەین ئەم دوانە لە یەک دەرەکەین ئەو تا دەرمان کردووە هەر بۆ شێوازە ئامانە ئالێرا نووسیمە ئەو بۆ ئەوەی ئەوتان بۆ بکەمەوە جوان پیشانم ماوە کاتە 90 ماینەس حەوت تا بەشی چوارە کاتە سێ ئەمی تریشیان ئەکاتە 37 ماینەس 90 دابەشی 6 بۆچی دابەشی 6 چونکە لە ئێکس یەکەوە تا ئێکس چوار لەگەڵ یا دەرگیرە لە ئێکس یەکەوە تا ئێکس چوار حەوت ماینەس یەکە کاتە 6 کە نەتیجەکە کاتە سێ ئێستا ئەم دوانێت ترا سێ ماینەس سێ ئەکاتە سفر بەس توانی هەر بە شێوەیە فۆرمولیش بنووسی ئەکاتە سفرەوە ئێستاکانێ ئەمە بی زیرۆکەمانە ئەمە بی وەنەکەمانە ئەمە بی تووەکەمانە ئەمە بی سریەکەمانە ئەوە بی فۆڕەکەمانە کە سفرە لە هاوکێشەکە دایێنین
بی زیرو كمان يكا أمجار بي وانا كمان شنو بدوبو كراتي إكس ماينس زيرو إكس زيرو ما صفر كراتي إكس ماينس زيرو زائد بي تو كمان شنو يكا حوتا كراتي إكس ماينس زيرو إكس ماينس 1 أميتر من شنو يكا سيا وكانت السي كراتي إكس ماينس زيرو كراتي إكس ماينس 1 كراتي إكس ماينس سي مش كالصفر يستكان عالم هاو كيشا بين اف في او بوينت سي دابني اكاتي يك بوينت هشتو سي يك كتب انا كبت بين صفر و يك